بینەران و بیسەران لە هەر جێگایەکان سڵاوتان لەبێت. من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی عزیز و خۆشەوی شاد دەبمەوە. بێگومان منداڵانیش چینێکی گرنگی نێو کۆمەلگان. من ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە منداڵان گفتوگۆ دەکەم، قسەیان لەگەڵ دەکەم با بزانم هیوا و ئاواتی هیوان چییە، دەیانەوێت لە داهاتوو ببن بەچی و چەندێک گرنگی بە خوێندنیان دەدەن. هاوکات ئەم بەرنمەیە لە کاتێک تۆمار دەکەین کە پێشبڕچەیەک هەیە بۆ وێنەکێشان، با بزانین ئەو منداڵانە چەندێک ئارەزووی وێنەکێشانیش دەکەن. فەرموو لەگەڵمان نابن، بیسەر و بیلەرمان بن. السلام عليكم. عليكم السلام. بزام ناوت چییە؟ فوالا. باشە. بزام بیە پۆلی چەند؟ بوومە پۆلی پێنج. پۆلی پێنج؟ بەڵێ. ئافرین. لە قوتابخانە چۆن بووی؟ وەڵا الحەمدولillah باش بوو. باشی؟ باشم الحەمدولillah. نمرەکانت چۆن بوون؟ وەڵا ئەوانیش باش بوون. دەتەوێت لە داهاتوو ببی بەچی؟ وەڵا حەزم لێ مامۆستا ئینگلیزی. ببی مامۆستای ئینگلیزی؟ بەڵێ. باشە. بۆ دەتەوێت ببی مامۆستای ئینگلیزی؟ لەبەرەوەی من لە دەتی مناڵ هەر ئینگلیزی فێر بووم، حەزم لێ گەورە مامۆستای. یعنی ئێستا ئینگلیزیەکەت باشە؟ بەڵێ. سڵاوێک لە بینەران بکە بە ئینگلیزی. Hello everybody. هەر بە ئینگلیزیش پێمان بڵێ کە لە داهاتوو دەتەوێت ببی بە مامۆستای ئینگلیزی. I want to be, when I grown up, I want to be an English teacher. خۆت هەر لە منداڵی و حەز کردیوە ببی بە مامۆستای ئینگلیزی؟ بەڵێ. ئێستا ئەو قوتابخانەی کە تێیدا دەرس دەخوێنی بە کوردی یان بە ئینگلیزیە؟ کوردیە. بە کوردیە؟ بەڵێ. باشە. لە ئینگلیزیە نمرەکەت چەند بوو؟ 9 بوو؟ بەڵێ. ئافرین. باشە. ئەی لە ماڵەوە چەندێک هاوکاری دایکت دەکەی؟ هاوکاری وەڵی نزیکە ئەگاتە هەموو ماڵەکە. هەموو کارەکانی یارمەتیەدەن. بۆ یارمەتی دایکت دەدەی؟ لەبەرەوەی مانجی دەبێت ئەچیت بۆ دام هەر دەبێ خوشتی گەورە ئاگەر دایک و خوشکەکانی بێتن. یعنی تۆ خوشتی گەورەی؟ بەڵێ. ئاگەر لە گچکەکانیش دەبی؟ بەڵێ. ئافرین. زۆر باشە. ئەی باوکت چەندێک پێتەوە ماندووە، چیت بۆ باوکت هەیە؟ باشم یارمەتی زۆری داوە لەوەتی چیمە قوتابخانە هەر یارمەتی داوم. دەست خۆشی. لە پشووی هاوین دەکاتەکان چۆن بەسەر دەوەی؟ وەڵی وێنەی دەچێشم، لەگە خوشکەکەم یاری ئەەکەم، زۆر شت ئەەکەم. زۆر باشە. چەندێک موبایل و ئایپاد بەکاردێنی؟ ڕۆژەی نیو ساعت. باشە. بۆ زۆر بەکار نایێنی؟ دایکم دەڵێ لەبەر چاوتان خراپە. خراپە، ئاگادار بە. ڕۆژی ئەگەر نیو ساعت بەکارتێن ئەگەر نازیاتر نا. باشە؟ وێنەی جوان دەچێشی؟ بەڵێ. چێ فێری وێنە چێشانی کردی؟ هاوڕێیەکم هەیە باشترین هاوڕێم لە گەرێکی دوێنە دەچێشم. من کارتێکت پێ دەدەم بۆ خۆ دواتر لێرە یاری بکە. باشە؟ سەرکەوتی با بزانم ناوت چییە؟ یارە. یارە خان تۆ دەچیە قوتابخانە؟ بەڵێ. پۆلی چەندی؟ 3 لەمە 4. قوتابخانە خۆشە؟ زۆر. باشە. دەتەوێت ببی بەچی لە داهاتوو؟ پرۆفیسۆر. لە چ بوارێ؟ بواری دکتۆر، ینی پرۆفیسۆری. دەتەوێت ببی بە دکتۆر؟ بەڵێ. باشە. بۆ دەتەوێت ببی بە دکتۆر؟ وەرەوەی حەزم لێ. تا یارمەتی خەڵکی هەژار بدەیت؟ بەڵێ. زۆر باشە. کەواتە ئەگە بتوی ببی بە دکتۆر دەبێت خۆشت ماندوو بکەی، باش سەحی بکەی. بەڵێ. باشە. وانەکانت بە باشی دەخوێنی؟ بەڵێ. زۆر باشە. نمرەت چەند بوو لە قوتابخانە؟ یەکەم بوو سەر ئاستی قوتابخانە. یەکەم بووی؟ ئەی ئافرین. لە پشووی هاویندا خۆت بەچی سەرقاڵ دەکەی؟ یاریکردن ئۆشتان. یاریکردن. یان سعیەکەم. زۆر باشە. ئەی لەگەڵ بەکارهێنانی موبایل و ئایپاتا چۆنی؟ ڕۆژی نی سعات بەکاردێن یان سعاتی نی سعاتەها. ئەی با بزانم بۆ زۆر بەکاری نایێنی؟ لەبەرەوەی خراپانی زۆر باش. ئەمڕۆ لەگەڵ چی هاتووی وێرە؟ لەگەڵ مام و ئامۆزاکانی. باشە. زۆر باشە. خۆت لە هاوینیان زیاتر بە یاریکردن سەرقاڵ دەکەی؟ بەڵێ. ئافرین. سەرکەوتوو. من کارتێکت پێ دەدەم بۆ خۆ دواتر لێرە یاری بکە. باشە؟ با بزانم تۆ ناوت چییە؟ نام لە ژینە. باشە. لە قوتابخانەیە چۆنی زیرەکی؟ زۆر زیرەکەم مامۆستا زۆر لای لێمە. ئافرین. چۆن ئاوا زۆر زیرەک بووی؟ وڵا لە ماڵۆ سعیەکان مەکەم بە باشی. ئافرین. زۆر باشە. لەگەڵ مامۆستاکانی شت باش وانەکان مراجعە دەکەی و دەخوێنی؟ بەڵێ. زۆر باشە. چی یارمەتی دەدا لە ماڵەوە؟
وڵا دایکم باوکم زۆر باشە کە دایک و باوکت یارمەتی دەدا لە کاتی خوێندن ئەی کاتێک کە قوتابخانە تەواو دەبێت تو یارمەتیان دەدەی بەڵێ چۆن یارمەتیان دەدەی مەسەلەر ئیشێکی بەسیتە ئەوها جسک لێدان شتێک ئەوها یعنی جێسک لێدان بەسیتە ها جێسک لێدان بەسیتە ئەی قاپەکان ناشوی لەگەڵیان بە دەیشم دەیشۆی زۆر باشە سەرکەوتوو بیاخۆ من کاتێکت پێ دەدەم بۆ خۆ دوێتە لێرە یاری بکە باشە سەرکەوتوو بێت سلام علیکم تۆ ناوت چییە؟ باری بارین خان تۆ تەمەنت چەندە؟ تەمەنم پێنج ساڵی؟ ئافرین کەواتە دەچی ڕەوزەی؟ باشە لە ڕەوزە چی فێر بووی لە باخچە چی فێر بووی؟ ئینگلیزی و کوردی و ئانا ئینگلیزی و کوردی باشە لە ئینگلیزی چی فێر بووی؟ کوور و خانی و باشە با بزانم سێ و بە ئینگلیزی چی پێ دەڵێن؟ ئەپڵ ئافرین ئەی باشە بێزگە لە ئەوەی کە ئینگلیزی دەخوێنن لە کوردی چی فێر بووی؟ کوردی پیت پیتەکان؟ ب باشە ئافرین ئەی لەوێ فێری گۆرانیتان ناکەن؟ بە چ گۆرانی چ خۆش دەزانی؟ سمۆرە خاین دەزانی؟ دەی سمۆرە خانم بۆ بڵێ نەماڵ سمۆرە خانە تەقی دەرگایە نەماڵ سمۆرە خانە تەقی دەرگایە تەق کێوە منداپرم ڕۆڵە گیان بۆم هینا کێکی جوان دەی بیکەرەوە بە قوربان دەست خۆش بی با بزانم مامۆستاکانی خۆت خۆش دەوێت؟ کامیانت زۆر خۆش دەوێت؟ هەموویە هەمیان؟ بۆ هەمیانت خۆش دەوێت؟ چکە شتیان فێر کردم ئافرین تۆ کە گەورە بووی دەتەوێت بیبی بە چی؟ دکتۆر دکتۆر ئەی ماشەڵڵا بۆ دەتەوێت بیبی بە دکتۆر؟ بۆ یارمەتی هەژارەکاندم یارمەتی هەژاران بدەیت؟ ئافرین چێ پێی گوتی کە گەورە بوو یارمەتی هەژاران بدا؟ مامۆستا مامۆستاوەی گوت؟ ئافرین تۆ کە گەورە بووی دەبی یارمەتی خەڵک بدەی وایە؟ باشم با بزانم لە ماڵەوە یارمەتی دایک و باوک دەدەی؟ چۆن یارمەتیان دەدەی؟ نەحنی ئیشیان لۆ دەکەم ئیشان لۆ دەکەی؟ زۆر باشە خۆ بێعاری ناکەی لە مارەی ئافرین دەست خۆش بی من کارتێکت پێ دەدەم دواتر بۆ خۆ دیاری بکە باشە؟ فەرموو ئافرین با بزانم ناوت چییە؟ سیدرا سیدرا خان تۆ لە قوتابخانەیە چۆنی؟ وڵا باشم الحەمدولله باشە پۆلی چەندی؟ 6 پۆلی شەشی نمرەکانت چۆن بوو؟ وڵا باش بوو الحەمدولله یاخوا هەمیشە سەرکەوتوو بی کۆی گشتی نمرەکانت چۆن بوو ینی معدەلت چەند بوو؟ وڵا هێشتا لێکم نەدایتەوە نمرەی 90 هەبوو ئەوانە؟ بەڵێ سەدشم هەبوو سەدی شت هەبوو؟ بەڵێ ئافرین لە کام وانەیە سەدت هەبوو؟ لە بیکاری کەواتە تۆ لە بیکاریە زۆر زیرش؟ بەڵێ لە بیکاری زۆر باش من پرسیارێک بیکاری لێ دەکەم بزانم دەیزانی؟ باشە چار جاران چار دەکات چەند؟ 16 ئافرین با بزانم سیدرا خان تۆ کە گەورە بووی دەتەوێت ببی بەچی؟ دکتۆر دکتۆر؟ بەڵێ باشە بۆ دەتەوێت ببی بە دکتۆر بۆ نابی بە ئەندازیار بۆ نابی بە مامۆستا؟ وەڵا دکتۆر حەزم لێ لە یارمەتی نەخۆشەکان بدەم حەزم لێ زۆرشم فێر دەبم ددان ئەوانی دانیان بێشی چاکی دەکەمەوە زۆرم حەز لە دەخۆ خۆ ئەگەر ببی بە مامۆستاش دەتوانی یارمەتی خەڵک بدەیت ئەگە ببی بە ئەندازیاش دەتوانی هاوکاری خەڵکی بکەیت؟ وڵا حەزم لە دکتۆرە ئافرین لە ماڵەوە چەندێک یارمەتی دایک و باوکت دەدەین؟ وڵا داکوبە ئەم هەر شتێکم پێ برێن ناریمنە ئەی لەگەڵ دایکت بە تایبەتی یارمەتی دەدەی لە زیاتیوی بۆن منە قاپەکانی بۆ بشۆی؟ بەڵێ قاپی بۆ دەشۆی؟ بەڵێ زۆر باشە ئەی شەوان چ کاتێک دەخەوی؟ وڵای هەندێک زار درنگ دەخۆم هەندێک جار زوو دەخۆم ئەی نازانی درەنگ خەوتە خراپە؟ دەزانم خراپە وایە؟ بەڵێ چەندە گرنگی بە تەندروستی دەدەی ینی بۆ منە ددانەکانت پاک و خاوێن ڕادەگریت؟
وڵا هەندێک زار دەشم هەندێک زار نایشم چی دراخان پێویستە تو کە دەرەی دەبمە دکتۆر دەبیکەواتە پاک و خایەنیش بی وایە بەڵێ سەرکەوتو بیاخوا من کارتێکت پێ دەدەم دواتر بۆ خۆت لێرە یاری بکە باشە بزانم ناوت چییە لاژە لقمان لە پۆلی خان لە بزانم لە قوتابخانەیە پۆلی چەندی دەبمە پۆلی هەشت لە قوتابخانەی لێزانی ئینگلیزی ینی خوێندنتان بە ئینگلیزیە بەڵێ ینی ئینگلیزیەکەش زۆر باشە بەڵێ بۆ چووی بۆ قوتابخانەی ئینگلیزی بۆ نەچووی بۆ قوتابخانەیەکی کوردی لە ڕاستیدا یحنی داکم بابم ئەم هەستم بە خۆم کرد بە حەزم لە زمانی ئینگلیزی بوو حەزیشم لێ فێر ببم بێجگە لە هەندێک داکم بابیشم هەوڵیان لە بۆ دایمە لەبەر هەندێک زیاتر ئەمنیان بردیتەوێندە لە قوتابخانەیە نمرەکان و چۆنە ئەلحەمدولیلا نمرەکانم هەمووی باشە لە پۆلی خۆم دەتوانم برێم لە هەمووان باشترم ئافرین ئەوە چۆن ئەوتوانی لە هەمیان باشتر بی دەرەجەت باش بی لە پۆلی دۆ لە مەکتەبەیمە لەبەر هەندێک ئەوەش یان لە مۆبایل تەمەشای شتی ئینگلیزی بەستو دەکەم ئەوەش کاریگەریەکی زۆری هەبە لەسەر تەمەشای ئەو بابەتان دەکەی کە بە زمانی ئینگلیزیە وایە ڕۆژانە چەند سەیری دەکەی بۆ نمە چەند مۆبایل بەکاردێنی دەتان برێم 2 لە 3 ساعت بەکاردێنم بەس وەختی مەکتەبێک کەمتر بەکاری دێنم مامۆستاکان لەگەڵت چۆنن مامۆستاکان هەمویان یەک لێک باشترن و زۆر سوپاسیارە هەمووشیان یەک بە یەک دەکەم با بزانم ئافرین تۆ دەتەوێت ببی بەچی لە داهاتوو دەمێ ببمە دکتۆرەکی باش یارمەتی هەمووان بدەم بەس بێت گە لە هەندێک ناتان برم ئەگەر بوومە دکتۆرە واز لێ و بەهرەی خۆم بینم کە دەتان وێنەی بکەشم واز لێ ناینم با جارێک لەسەر بابەتی دکتۆرەکەی پرسیارە لێ بکەم بۆ دەتەوێت ببی بە دکتۆر دەمەوێت یارمەتی هەمووان بدەم و یحنی ئەو کە زۆربەی کەسێ پێویستی بە یارمەتی و پارێکی نییە دەتانم یارمەتیان بدەم لە ڕووی بەپڕە پارە چکەم یانیش بە هەر نەوحەچکە یارمەتی بدەم تۆ لە ئێستا ئەو ڕوحیەتت هەبێ هاوکاری خەڵک بکەی زۆر باشە ئەویان مهمە ئەی با بزانم کە پشووی هاوین دێ چەندێک خۆت بە وێنەکێشان سەرقاڵ دەکەی زۆر خۆم پێ سەرقاڵ دەکەم و بەتەمامە بڕۆمە خولێکی هاوینەکە هەر لە مەکتەبی خۆمان دەکرێتەوە هی وێنە چێشانە تۆ لە وێنە دروستکردن وێنەکێشان چەندێک توانات هەیە توانم یحنی هەتا بری باشە بە خۆم برم توانم زۆر باشە لەوتەی هەمە ئەو بەهرێم هەیە ئەو زیاتر یارمەتی دایمە چێ فێری وێنەکێشانی کردی داکم بابم یارمەتی دەربووینە لۆم و بەخۆشم ئەو بەهرێم هەبوو یحنی زۆر حەزم لێ بوو ئێستا کەش زۆرم حەز لێە چیت هەیە بۆ ئەوانەی کە گرنگجی بە خوێندن نادەن گرنگجی بە وێنەکێشان نادەن هەست خەریکی موبایلێن هەر خەریکی سیرکردنی ئایپاتن دەمەوێت پێیان برم کە لە داهاتوودا نابن بە هیچ ناگەنە هیچ شتێک ئامانجەکانیشیان هەر هەمووی تاوا دەبی هیچیان لە بۆ نابی و هەتا لە تەمەنی گچکەییان چەندی بخین و پەرە بەخینەکەیان بدەن زۆر زۆر باشترە لە داهاتوویان دەمەوێت بە زمانی ئینگلیزی سوپاس چی بنێری لە بۆ مامۆستایەکانت باشە ڕوود لە کامێرە بیبینی For all of my dear teachers, I thank all of you for helping me to learn and to understand everything. For every single of you, I love you all so much and I hope that I'm going to finish next year with you all. السلام عليكم. عليكم السلام. ئەو گوڵە جوانە ناوی چییە؟ نام شانیە. شانیا خان چی ئەو ناوە لێنای؟ ئەوە پلکم ناوی لە من لێناوە. تۆ پلچی خۆت خۆش دەوێ؟ بەڵێ؟ ئەوەی کە ناوی لێنای پلکەکەی خۆت خۆشت دەوێ؟ بەڵێ. تۆ لە قوتابخانەیە پۆلی چەندی؟ پۆلی سێمە بۆ 4 ئەچم. ئافرین چۆنی لە دەرسەکان لەوانەکانت چۆنی؟ زۆر باشم لە خودای بەزیاد بێ. چۆن ئاوا باش بووی ئەوە نمرت باشە؟ هەر خۆماندی کردووە. بەڵێ. بۆ خۆتماندی دەکەی با بزانم. ئەگە خۆتماندی کە هەموو شتێک دەزانی ئەگە خۆتماندی نەکەی ناتوانی هیچ بزانی. تۆ کە ئەو هەموو شتە باشی دەزانی با بزانم کە گەورە بوو دەتوێت بیبی بەچی. ئەزم لێ بمە بە هونەر. زۆرم حەز لە هونەریە بەس دەمەوێت بمە ڕەسام. تۆ
تۆ دەتەوێت لە داهاتوودا ببی بە وێنەکێشێکی زۆر باش بەڵێ زۆر باشە وێنەکان ئێستا ڕۆژانە وێنە دەچێشی هەموو ڕۆژێ دەکێشم میز واسی لێ نابێ هینایە وێنەی جوان دەچێشی بەڵێ لە چێ فێر بووی چی ئاوا فێری کردی کەس فێری منی نەکردو لەم ناڵیەوە فێر بوومە خۆت فێر کردووە بەڵێ زیاتر وێنەی چی دەچێشی پێشتر کچم دەکێشا بەس ئێستا هیچ تەرکم نەکردی ئێستا دنیاش تیش ئەکێشم سروشتیش دەچێشی بەڵێ ئەمڕۆ بەشداری پێشبڕکێت کردووە بەڵێ متمانەت بە خۆتە کە بتوانی یەکەم بیت بەڵێ چیت هەیە بۆ دایک و باوکت سپرایز یانی هەدیەکە هەوار لە بۆ یەکەم بوون و ئەو شتانە عەتە بە دایک و باوکم دەڵێم عەتە دڵیان خۆش بێت ئەوهای تۆ پێم بڵێ مامۆستاکانت چۆن بوون لەگەڵت زۆر باش بوون تۆ ڕۆژانە چەندێک موبایل و ئایپاد بەکاردێنی ئەمیز ئایپاتم نییە بەس موبایل دایکم دەتمشە موبایل داکەم ناکەم زۆر کەم دەکەم موبایل دایکم ئافرین با بزانم بۆ کەم سەیری دەکەی لە بۆ چاو لە بۆ چاو خراپە بەڵێ ئافرین تۆ خۆ سەرقاڵکە بە یاریکردن بە فێربوونی زمانەکە خۆ سەرقاڵکە بە وێنە کێشان بە تایبەتی گرنگجی بدە بە وێنە ئێستا پشووی هاوینە هەوڵ لە وێنەی جوانتر و زۆر جوانتر بچێشی باشە؟ بەڵێ بەس من دەچمە دەوری ئینگلیزی و لەوێ ئەوجا کاتێکە دێمەوە ماڵێ وێنەی ئەکێشم درسیش ئەخوێنم تۆ ئێستا فێری ئینگلیزیش بووی بەڵێ من کارتێکت پێ دەبەخشم دواتر بۆ خۆت یاری بکە باشە؟ فەرموو زۆر سوپاس بابزانم تۆ ناوچی ئاوازندی من ناوم ڕۆزی کاروانە ڕۆزی خان بابزانم تۆ لە قوتابخانەیە چۆنی؟ زۆر باشم نمرەکانت چۆن بوو؟ نایب زۆر باش نایبت هەبوو؟ بەڵێ پۆلی چەند بووی؟ 5 پۆلی 5 بوو لە چ بابەتێکە نایبت هەبوو؟ هەمووی لە هەموو نایبت هەبوو؟ بەڵێ ڕۆژانە چەندێک سەحید دەکرد چەندێک دەتخوێن زۆر خۆماندی دەکرد زۆر خۆماندی دەکرد بەڵێ زۆر باشە بۆ ئەوەندە خۆت مادی دەکەیت چونکە هەتا یەکەم بم تۆ کە گەورە بووی دەتەوێت ببی بەچی دکتۆری دڵی دکتۆری دڵ بەڵێ باشە بۆ دەتەوێت ببی بە دکتۆری دڵ چونکە حەزم لە یارمەتی مرۆڤەکان دەم ئەگەر بریندار بیان نەخۆشکەون بۆیە تۆ یانی دەتەوێت هاوکاری خەڵک بکەیت بەڵێ چێ پێی گوتی یارمەتی خەڵکی بدە هاوکاری خەڵکی بکە بەخۆم بەڵێ خی گەورە سەرکەوتوت بکە تۆش هەردەم بەردەوام بە لە یارمەتیدان ئێستاش دەتوانی بۆ منە یارمەتی هاوڕێکانت بدەیت بابزانم لەگەڵ هاوڕێکانت تا چۆنی زۆر باشم زۆر باش ئێستا کە قوتابخانە نییە خۆت بەچی سەرقاڵ دەکەی زیاتر وێنەکێشان بەڵێ زۆر باشە چێ فێری وێنە کێشانی کردی بەخۆم هەوڵ دەدەم زیاتر باشتر بم زیاتر وێنەی چی دەچێشی خان و دار و ئەوانە چەندێک موبایل بەکاردێنی کەمێک چکە خراپە ئەگە زۆر بەکاربێنی مێشکت تێک دەدا یعنی خراپە ئامۆژگاری چێ بۆ ئەوانەی کە زۆر موبایل بەکاردێنن هیوادارم زۆر بەکارنێنن چونکە مێشکیان تێک دەدات زۆر باشە ئەی چیت هەیە بۆ ئەوانەی بە قسەی دایک و باوکیان ناکەن زۆر خراپە هیوادارم بەجێی دایک و باوکیان بکەن خۆشبی من کارتێکت پێ دەبەخشم دواتر بۆ خۆت یاری بکە باشە سەرکەوتوی وێنەی دەچێشی زۆر باشە بابزانم لەگەڵ وێنە کێشانە چۆنی باش باشی زۆر باشە لە قوتابخانە پۆلی چەند سێمە دەبمەچار سی دەبێت ئافرین چەندێک زیرەک لە مەکتەبی وڵا نەوت ئۆچتانە دۆشتانە باشە بابزانم کو نمرەی نۆتیت بەدەستینە ها کو نمرەکانت نۆهەتە زۆر دەخینی کوردی سەتە هەمویان سەتم بەس ئینگلیزیش هەر سەتە بیکاری لەگە زانستیکمە ئەوان چەندن ئەوان نۆتن ئا زۆر باشە بابزانم چۆن توانیت ئاوا لە قوتابخانە سەرکەوتوو بی ئەوان نمرەکانت 109 بیتن وڵا دەمخین دەچم و مار دەمخین بەڵێ چی یارمەتی دای لە مارێ وڵا کەس بەتەن دەخین ئەرە وڵا ڕۆژانە چەندت دەخین وڵا
زۆرم دەخین زۆر دەخوێنی گەلک باشە دەتەوێت ببی بەچی لە داهاتوو مامۆستا مامۆستا ئافرین مامۆستا تۆ بۆ دەتەوێت ببی بە مامۆستا خز زۆر خز حەزت لێیە ئا ئافرین مامۆستاکان باشن لەگەرت ئا زۆر باشە لە هاویناندا زیاتر خۆت بەچی مەشغوڵ دەکەی خۆت بەچی سەرقاڵ دەکەی نازانم با کارتەکەت دەمێت دوار بۆ خۆ دیاری بکە باشە ئەو کاتە لێت ناوت چییە؟ ساند فرە باشە بەبزانم تۆ پۆلی چەندی؟ بۆلی دەبمە حەفت ئافرین لەگەڵ وێنە کێشانە چۆنی؟ وڵا بەخۆم حەزم لە وێنەیە ئەوە یعنی لە مەکتەبی هەموو جارێ منیان پێ جوانە یعنی ڕسمی جوان دەچێشی؟ بەڵێ لە کێو حەزت کردو وێنەی جوان بچێشی؟ هەوەچی چوومە قوتابخانە وێنەی جوان دەکچێشە نمرەکانت چۆنە لە قوتابخانەیە چەندێک زیرەشی با بزانم؟ وڵا ئەو ساڵ سێم بوو بەڵێ لە داهاتوو دەتەوێت بیبی بەچی؟ ببم بە ئەوە وێنەکێش یعنی ڕەسامانە حەزت لێ ببی وێنەکێش؟ بەڵێ زۆر باشە لە قوتابخانە گرنگی بە وێنەکێشان دەدەن؟ بەڵێ لە هونەرە چەندت هەبوو؟ لە هونەرە سەد با بزانم هاوینان خۆت بەچی سەرقاڵ دەکەی؟ وڵا وێنە هەندێک جاوێنەی دەکەشم لە ماڵەوە هەندێک یعنی برێ دەرسیشم خوێندی بوو ئێ ئەی هاوینان کە دەرست نییە؟ وەچی دەرست نەبی ئەوە لە خۆ لە ماڵەوە دادەنیشی ئەوە ڕسمی دەکەیان دەرسەکانی کەی تا دەکەی کارتەکەت پێ دەم بۆ خۆت دواتر یاری بکە باشە؟ فەرموو تۆ ناوت چییە؟ ڕەوێن هێرش فەرین با بزانم تۆ پۆلی چەندی؟ چار پۆلی چواری لە قوتابخانەیە چۆنی؟ باش باشە تۆ دەتەوێت لە داهاتوو بیبی بەچی؟ مامۆستا مامۆستا بۆ دەتەوێت بیبی بە مامۆستا؟ ئێرسمی حەزت لێ ببی بە مامۆستای هونەر؟ ئا زۆر باشە لەگەڵ وێنە کێشانە چۆنی؟ باش باشی؟ باشە چێ فێری بەوەی کردی کە بتوانی ڕسمی ئاوا جوان دروست بکەی؟ وڵای بەخۆم بەخۆم بەخۆ زۆر باشە لەگەڵ دایک و باوکت چۆنی؟ باش باشی؟ با بزانم لە ماوە چەندێک یارمەتی دایکت دەدەی؟ زۆر زۆر یارمەتی دەدەی؟ ئا ئافرین سەرکەوتوو بی من کارتێکت پێ دەبەخشم بۆ خۆت دواتر یاری بکە فەرموو پۆلی چەندی؟ ئێستا من چوار بووم بەڵێ زۆر باشە لەگەڵ وێنە کێشانە چۆنی؟ چۆن؟ لەگەڵ وێنە کێشانە لە بابەتی هونەرە الحەمدلله ینی هەر خۆم ئەەکەم لە ماڵی باڵێ لەکێوە حەزت کردو وێنە بچێشی؟ هین قوتابخانە بەڵێ زۆر باشە با بزانم کە لە داهاتوودا کە گەورە بوو دەتێ بیبی بەچی؟ واللهی حەزم لە ینی هەر هیوایە ینی زۆر فکرم نەکرد با ببم ڕسامە و هی ئەو شتانە ینی مەبەستم کە گەورە بووی دەتێ بیبی بە مامۆستا ببی بە دکتۆر؟ بە دکتۆر بەڵێ دکتۆر بەڵێ بۆ دەتێ ببی بە دکتۆر؟ حەزم لێ هەیە ینی لە مناڵتر بوومە هەر لە ئایپاد یاریەکەم ینی فێر بووم بۆیە بەڵێ چەندە گرنگی بە دەرسەکانی خۆ دەدەی قوتابخانە؟ تێناگەم زۆر کوردی نازانم چەندە گرنگی احتیمامی بە دەرسەکان دەدەی ئی مەکتەبێ؟ زۆرەکە لە هەم لە مەکتەب ینی هەن تەند بەڵێ بەڵێ و هەن ڕسمەکە بەڵێ با بزانم تۆ تەمەنت چەندە و لە پۆلی چەندی؟ 13 ساڵم پۆلی حوتم لە قوتابخانەیە چۆنی؟ باشم دەتەوێت لە داهاتوو ببی بەچی؟ دکتۆرە بۆ دەتێ ببی بە دکتۆرە؟ لەبەرەوەی ژیانی کەسانی تر دەوروبەرمان ڕزگارەکەین و ئەوانە دەتەوێت یارمەتی خەڵکی بدەین؟ بەڵێ تۆ لە کێوە ئاوا حەزت کردو وێنە بچێشی؟
لە مناڵیەوە چی یارمەتی دای خۆم هەستێک بوو لە ناو ناخم ڕۆژانە چەندێک موبایل بەکاردێنی کە کاری ناو ماڵم ئەرکەکانم تاوا بوو اینجا کەم تو یارمەتی دایک و باوکیش دەدەی بەڵێ بە تایبەتی بۆ دایکت لە ماڵەوە چی دەکەیت کاری ناو ماڵ قاب شۆردن نان خواردن نان ئامادەکردن هەر پێویستێک بێ دەتوانم یارمەتی بدەم ئامادەکردن بۆ تۆ قورس نییە نە دەتوانانی ئێستا بۆ نمونە هەندێک بابەت هەیە لە بابەتی شیو لێنانە باشی هەندێکیان دەزانم وەک کێک ئاسانەکان لە بابەتی بۆ نمونە برنجی لێبنی ساواری لێبنیەوە برنجەزان بە ساوارنا بەڵێ خۆشەویستان و ئازیزان زۆر گرینگە دایک و باوک تواناکانی منداڵەکەی بدۆزێتەوە بزانێت لە چ بابەتێک لە چ بوارێک توانای هەیە تواناکانی باشن هاوکاری بێ یارمەتی دەری بێ بۆ ئەو منداڵە تواناکانی خۆی بەگەڕ بخە چونکە هەر مرۆڤێکە کاتێک کە توانای هەیە کاتێک کە لە بابەتێکا زۆر بەتوانایە پێویستی بەوەیە کە کەسێک پاڵپشتی بی یارمەتی دەری بی هاوکاری بی و زۆر گرینگە منداڵان سەرقاڵ بکەن بە بابەتی وێنەکێشان بە بابەتە هونەریەکان بە خولە پەروەردەییەکان و دوور بکەوێتەوە لە بەکارهێنانی موبایل دوور بکەوێتەوە لە سەرکردنی شاشەکان چونکە کاتێک منداڵ تواناکانی خۆی بەکاردێنێ مێشتی لەگەڵ بەکارهێناندا کار دەکات بیرۆکەی بۆ دروست دەبێت و گرنگی بە حەز و ئارەزۆکانی خۆی دەدات و دەتوانێت هیوا و ئامانجەکانی خۆی بەدی بێنێ جامنی واخوازم ئێوە گرنجشی تایبەت بدەن بە منداڵەکانتان و بە تایبەتتر لە پشووی هاویندا ئاگاداریان بن تا پرۆگرامێکی دیکە هەشاد و کامەران بن خواتان لەگەڵ